ئەلێرە ئەلڤارێز چی لێ دێت لە کۆتا هەفتەکانی گواستنەوەین باسە ئێستا سەرڕمی نییە سەرڕمی نییە گۆردن دەتوانێت سەرڕمیار بکە بەڵام سەرڕمەی سوپەر نییە ینی بتوێت چامپیۆنز لیگی پێ بە پێشتر گواردیۆلا زۆر هەوڵیدا تۆرێست ڕۆی لیڤاد ڕۆی سەرڕمی ڕاستەقینەت نەماوە گواردیۆلا پێش زۆر هەوڵیدا بەبێ سەرڕم چامپیۆنز لیگ با نێبێت بەڵام میلیکی دوای هاتبردی بەس ئێستا باسە پێویستی بە هێرش بەرێکە شەر نییە ژمارە نوۆی تەواو بێتن یان وەکو ئۆسەمینە یان وەکو زڵاتان ئیبراهیمۆڤیچ و یاریزانانە بەڵام ئەلڤارێز ئێستا زۆر پێویستە و بارساش قەت هێرشبەری سەرڕمی نوۆی تەواوی نەبووە قەت پێ نەیبووە تاکە یاریزان کە هێرشبەری ژمارە نوۆی تەواو بوو لە بارسا بەس لیڤاندۆڤسکی بوو پێشووتر سوارێز 300 شتێک ئەسیستیە دەتوانین بڵێن تا ڕادێک ئیتۆش ستایلی ژمارە نوێ هەبووە ئیتۆ خێرا بوو ئیتۆ خێرا و پاسی جوان بەڵام وەکو ژمارە نوێ لە نێو یاریگا بوو هیچ ژمارە نەبووە تەنیا لیڤاندۆڤسکی کاری تەنیا گۆڵکردن بوو بەسەوە سەرڕمی تەواو بووی ئەلڤارێز دێتە بەرشلۆنە یان نا زۆر زەحمەتە تازە ئەلڤارێز داوا لێبوردن دەکات لە ئەتلتیکۆ دەمینێت بەڵێیان نەخێر نایەتە بەرشلۆنە بەڕای من نایەتە بەرشلۆنە خۆی هۆکار بیا ئیدارەی ئەتلتیکۆ یا خراپی ئیدارەی بەرشلۆنە ئیدارە ئەتلتیکۆ داوای پارێک دەکات کە بەڕاستی ئەلڤارێز شاینی و پارەی نییە 140 میلیۆن باشە لە ڕابردوودا ئێمە بینیومانە مەسەلەن عوسمان دێمبەلی لە دۆرتمۆند بوو کە دەویست بێتە بەرشلۆنە یانەکە داوای لێ کردبوو بۆ نوێ بکاتەوە یاوتی ساڵێکتر بەردەوامی لەگەڵمان بۆ دیمابوو هەر عیبەیەوەی ئێستا ئەتلتیکۆ دەکە عیبەیە لە پێشتر عوسمان دێمبێلی ویستی بێتە بارسا دۆرتمۆند وتی 2 ساڵ بۆ دەماوە ساڵێکی تر لەگەڵ ئێمە بەردەوام بە ساڵی پاشی بۆ خۆت بڕۆ باشە بەڵام دێمبێلی کودە ئەوەی کرد ینی پێدەن کودەتا یان ناچنە ڕاهێنانەکە نەچۆ ڕاهێنانەکە واز لە ڕاهێنانێنە یەکسەر دۆرتمۆند وتی بڕۆ تا بڕۆ یعنی ئەلڤارێز ئەگە بەڕاستی بەرشلۆنەی خۆشویستبایە ویستبای نەیدوتوانی هەمان کار بکاتەوە بەرامبەر ئیداری ئەتلتیکۆ لە داهاتوو خۆی دەترسێت ئەتلتیکۆ زۆر ئینادا لە داهاتوو خۆی دەترسێت لەوانی یاری پێ نەکا و یاریزانە ون بێتن ئەگە نەیفرۆشتی بکات ئەو یاریزان وتی نافرۆش باشە خۆ لە ڕابردوودا دەتوانین بڵێن ئەو یاریزانانێک کە لێنوان ئەتلتیکۆ و بەرشلۆنە گواستناونەتەوە سوارێزا گریزمانە باشە کۆمەڵێک یاریزانی تر لەو نێوانەیە یاری کردووە بۆچی تاوەکو ئێستاکە مەسەلەن شتێکی وا دروست نەبووە وسە بۆ نمونە نێوانی مانچستەر یونایتد و ڕیال مەدرید زۆر خۆشە بارسا سەردەمی گریزمان پارەی هەبوو 120 میلیۆنی بە گریزماندا دواتر بە 30 میلیۆن دایەوە بە 34 میلیۆن بۆ هەڵە نەبوو یعنی نیوەی نرخی خۆی کەمتری شێشتان ینی بارسا وەختی پارەی هەبوو بەس ئێستا ئەو پارەی نییە 100 میلیۆنی پێدا ئەتلتیکۆ دەرێت 150 گریزمان لە پێناو لالیگا و چامپیۆنز لیگ هاتە بەرشلۆنە لە پێناو لالیگا و چامپیۆنز لیگات لەو ئەتلتیکۆمەدی لالیگای بردەوە و چامپیۆنز لیگ بە سوارێز لە بەرشلۆنە سوارێزی بەر هەدافی گۆڵکاری خولی ئیسپانیش بوو تا ئێستا گریزمان لالیگای نییە